ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو گەشتیارێکی زۆر لە وەرزی زستان سەردانی ناوچە گەشتیاریەکانی قەزای سۆرانیان کردووە بەهۆی ئەوەی ناوچەیەکی شاخاویە و لە وەرزی زستان بەفرێکی زۆری لێدەبارێت بەڵام ئەوەی جێگەی سەرنجی گەشتیارانە تاوەکو ئێستا لە زۆربەی ناوچە گەشتیاریەکان هیچ خزمەتگوزاریەکی گەشتیاری لەم سنوورانە بوونیان نییە. سروشتێکی خۆشە کە خوددا داوێتی بە کوردستانی ئێمە بەس جا دەکەی ئەگەر بڕێک پێڕا بگەن چون زۆر سارەی مەسەلەن کچکەتر ناتوان بێن ئەکسەندە بێ دەبڵێن پێ بێ بەس ئەگەر جا دەکەی خۆشترکان گەشتارێکی زیاتر دێت تەمان ئەگەر گەشتارێکی زیاتریش بێ پارەیەکی باشترە بە کوردستانێ ئەگەر شوێنی مانەوەی بۆ دانێن مەسەلەن هەندێک کەرتی تایبەتوانە بێن مۆتێل بێ هۆتێل بێ لێی دابنێن تاکید لە دەرەوەش ڕادێن لە دەرەوەش ڕاکە بێن پارەیەکی باش بۆ کوردستانی دێ و کوردستانی پێ دەژێتەوە وەکو ئارزوەیە کە دێن سەردانی ئەم شوێنانە دەکەن سەیر دەکەن هیچ شوێنێکی حەوانەوە و هیچ شوێنێکی کلێنێ و هیچ کافتریە گازینۆیەک هیچ ئەم شوێنانەی لێ نییانێ ئەوەش جێگای داخی هەمومانە بۆ ئومێدین لە ئایندەیەکی نزیکدا حکوومەتی هەرێم احتیمامێکی بەم شوێنە گەشتیاراندا ببوژێتەوە. گەشت و گوزار بنەمای پێشکەوتنی هەر وڵاتێکە هەروەک هۆکارێکیشە بۆ بنیادنانی ژێرخانی ئابووری وڵاتان بەڵام ئەو کەرتە لە سنووری برادۆست پشتگوێ خراوە لەگەڵ ئەوەشدا دانیشتوانەکەشی نایانەوێت دابوونەریت و کللتوری ژیانی کۆمەڵایەتی دەڤەرەکەیان تێک بدەن کە میوان دۆستیە هەر بۆیە ئەوان تاوەکو ئێستا بیریان لە دروستکردنی هوتێل و موتێل و چێشتخانەی گەشتیاری نەکردوتەوە ئەمەش زۆر جار گرفت بۆ مانەوە و حەوانەوەی گەشتیاران دروست دەکات. لەوانەیە هۆتێل و کردنەوەی مەطعەم و چێشتخانە و شتیوە نەجاحەت نەی لە دەڤەرەکەمان لەبەرەوەی منتیقەی برادۆست ناسراوە بەوەی کە خەڵکێکی ناندەرە میوان دۆستە حەزی لە میوانیە لەوانەیە ئەگەر چێشتخانە و شتیوە بکرێتەوە شتێکی چاکە بەڵام تاکو ئێستا نەجاحەتی نەینایە. لەگەڵ ئەوەی سنوورەکە ناوچەیەکی گرنگی گەشتیاریە بە تایبەت بوونی گەشت و گوزاری سروشتی بەڵام خزمەتگوزاریە گەشتیاریەکانی حکومەت و کەرتی تایبەتیش نەگەیشتون بە ناوچەکە تاوەکو ئێستا هوتێل و موتێل و چێشتخانە لەم سنوورە بوونیان نییە. وڵات حەسەن کورسات نیوز برادۆست.